ئەنی بەداخەوە کە نەخۆشێکی تۆمارکراوە هەیە لە شاری هەولێر و سوپاس بۆخوا کە حاڵەتی جێژیرە بەڵام خۆشبەختانە ئەم بابەتە تا ڕادێکی زۆر باش کۆنتترۆل کراوە کۆمەڵێک حاڵەتی کە هەبووە گومان لێکرا و بەڵام نەسەلمەراوەکە تایپەر خوێن بەربوونە چون مەرج نییە باشە بۆیە هاوشێوەی پەتاکانی کە کۆڕۆنا کە هەموو دنیای پێوە خۆشبەختانە دوای ئەو پەتایەوە خەڵک و شاری زیاتر بووە تەعاملکردن لەگەڵ پەتایە خەڵک هەستیارترە ینی جاران لەبەر خاتی 2000 من بۆ خۆم لەسەر ڕێگای هەولێر هاتمەوە یا ئەچمە دەرەوەی سلێمانی گۆشتمە کڕی سەر لە قەسابخانەیەکی معتەرەف لێمە نایکڕم چۆ زانمۆری قەسابخانەی پێوەیە چۆن لەوانەیە ئەویش نەزانێ شتێ هەرزاندرە چکە زۆر جار نیشانەکانی کە پزیشکانی پسپۆڕی ڤێتەنەری ئەڵێن نیشانەکانە نەخۆشخانەکان لەناو ئاژەڵەکە دەرناکەوێت کە ئەگوێزێتەوە بۆ مرۆڤ لەناو مرۆڤ دەرەکەیەوە مەترسیدارە وە سپاس بۆ خوا ڕێکارەکانی ئەو ڕێکارانەی ئەنجام درراون و پەیڕەوە کرێن و لە هوشیاری و بیرە تا بەدواداچوون و ژانی هاوبەش وای کردووە کە حاڵەتەکە تا ئێستا زۆر باشە و کۆنتترۆلکرا و هیواداریشی بتوانین تی پەڕێنین بە سەلامەتی خەڵک بە چ نیشانەیەک هەبزانێ کە تووشی ئەو پەتایە بوو سەری کە خۆی نیشانەکانی پەتا بەشێکی زۆری هاوشێوەن مەسەن تۆ تووشی کۆمن کۆڵتەبی پەتایکی بیایی ساڵانابی تایشی عەجیبە گری قورگە دێشە ئەوە تێشە دوای کۆڕۆنا قۆناغە جاجیەکان و گۆڕانکاری لە ناو نیشانەکانی ڤایرۆسەوەی کرد کۆمەڵی نیشانە جاران ئینفلۆنزا سکچوونی دیانە بوو ئازاری ناوزگی دیانە بوو تەنها بەشی زاری کۆندامی هەناسەیەگر بۆیە پزیشکانی پسپۆڕ بۆ بابەتە لە من باشترە زانە بەڵام وەکو پسپۆڕەکەی خۆم پێشەوەی بریکاری وەزارم کە پزیشکی گشتیم و کە ئێشە لە کارەسارەکانی من هۆشایی تەندروستیە خۆپارێزیە دانانی پرۆگرام و پلانە بۆی کۆنتترۆلی ئەو پەتا و بەانە بکرێت کە بڵاوە بێتەوە نیشانەکانی هەر بە نیشانێکی سادە کە لە پەتایکی باوە دەرەکەوێ پێویستە و کەسە بە هەستیار و بابەتەکە بخێنە تۆ بچێت بەدوادەچوون بۆ حاڵەتی خۆی بکە مەرجنیە ئەوە بێ بۆچوو ئەنی بڵێن توانین بڵێ بە ڕێژێکی زۆر کەم گومانی لێکەی بەڵام تۆ دەست بەجێ چۆن بە کۆڕنا ئەماوت ئەم پەتایش پەتایەکی مەترسیدارە ئەگەر بەجددی دروست بێ و نیشانەکانی تا سەر هەڵدا